بینەرانی عزیز و خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەی ئەو هەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە ساڵەی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکومەتیسمان لەگەڵا قسە واسەکەین سەبارەت بە هێرشی شیمیایی لەلایەن جمهوری ئیسلامیە بۆ سەر مەدارەست. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم، ساڵی سەرداری یەکەدەنگی منە بیسی بەخێر بێی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ هاوڕە عەبوو سڵاو هەیە بۆ خۆت و هاوکارانت و هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. فەرموون. زۆر سپاس. ساڵی سەرداری هەروەکو بۆ خۆدا ئاگاداری ماوەی دووسێ مانگە تا ئەگەر من ئیشتیباه نەکەم هێرشی جمهوری ئیسلامی بۆ سەر مەدارس بە تایبەت مەدارسی کچان هێرشی شیمیایی دەست پێ کردووە و ئەم شگردەی بەکارهێناوە و هەروەکو ئاگاداری دەبینین دەورێکی تریژ ئەم یەک چەند ڕۆژی ڕابردوو دووبارە ئەم هێرشە بۆ دەیان شار و چەندین مەدارس دەستی پێکردووەم کە ئەم هێرشە شیمیاییە و زۆر دانشاموت لەم هێرشەی شیمیایە مەسموم بوون و تەبقی گزارشاتێکە لەم لاولا دەبیرنێ و دەبیسرێ حاڵی تێدادە لە دانشاموزەکان زۆر خراپە، حتایدی باتەوەجێ بم بێ ئیمکاناتی و بێتەوەجویی کە لە لایەن دەوڵەتی جمهوری ئیسلامی بۆ نەخۆش و بۆ بریندار و بۆم کەسانش دێتە پێشۆ ئەو لاقەیدی و بێتەفاوەتی وجودی هەیە و ئەمە خەتەرێکی جددیە. بۆچی ئەم مەسەلە ئیتفاقەکەوێ؟ ئایا جمهوری ئیسلامی لە مقابل ئەم ئێتراز و مبارزە و داخوازی خەڵکی و کۆمەلگا کە بلاقەیدا تەوەجۆ ناکا هیچ تەرتیب ئەسەرێک نادا ئەم کارەژەکە بۆی کۆمەلگا بە تەسلیم وادارکە؟ مەبەستەکەی چییە؟ بەڵێ هەروواکە خۆتان ئیشارەتان پێکرد، جمهوری ئیسلامی دەورێکی تازە لە شیمیاییکردنی مەدرسەکان و بە تایبەت مەدرسەی کچانی دەست پێ کردووە. ئەم دەورە تازە مەسەڵان لە یەک هەفتە و دوو هەفتەی ڕابردووە بوو، دووسێ مانگ لەمەوبەر جمهوری ئیسلامی لە زۆربەی ئۆستانەکانی ئێرانە دەستیدا ئەم جەنایەتە و زۆرێک لە دانشاموزان بەداخەوە مەسموم بوون و ئێمە وازانم هەر لەم بەرنامەوە قسەمان لەسەری کرد. ئەو وەختە بۆ دەورێک کەمێ دەستیان ڕاگرت، بەڵام ئیدامەیان داوە. ئیدامەکەی ئەوەسە لەو مەدرسانەوە جەنابەت ئیشارەت پێکرد هەر بەردەوامە و خەڵکی توش نیگەرانی کردووە. فشارێک وە ئەو وەختە هات بۆ جمهوری ئیسلامی بە نەزەر من لەم شۆڕشی ژینا لە 6 مانگی ڕابردووە. ڕاستەکەی نوکی ئەو ئێعترازاتە کچانێکی جوان و دانشاموزان بوون کە لە مەقابڕ جمهوری ئیسلامیە وێسان لە ئاگر و ئاسنی ئەوان نەترسان و دەیان کەسیان بەداخەوە لە ناوچوو وەکو سارا، وەکو نیکا، وەکو ژینا و دەیان کەسی تر کە جەسوورانە هیچیان زیاتر لە 20 ساڵ ئەمریان نەبوو، بەڵام جمهوری ئیسلامیان بە چالش کێشە. جمهوری ئیسلامی بۆ مەرعوبکردنی جامعە، بۆ ترساندنی دانشاموزان، بۆ پەرەپێدانی فەزای ڕعب و وەحشەت لە ناو جامعەی ئێرانە دەستیدا ئەم جەنایەتە لە پاڵ جەنایەتەکانی تریە. وەها نەبوو کە مەسەڵەن ئەمە تەنیا ئەقدام جمهوری ئیسلامی بۆ بەرامبەر بوو، بەڵکو بە گولە، بە ساچمە، بە هەرچێ ئیمکاناتی جەنایەتکارانەوە دەستیا بوو حمڵەی کرد بە دانشاموزان و حمڵەی کرد بە خەڵکی معتەرز و جوانان و گەنجەکان لە خیابانەکانە، بەڵام دەرەقەت نەهات. ئەمەیش کە شیمیایی مەدارس بکە بەشێک بوو لەو تەقابڵەوە جمهوری ئیسلامی کردی، بەڵام ئەترازاتێکی وەسیعوا بەشێن ئەما بوو. خامنەیی سەردەستەی جنایەتکارانی وادار کرد کە بێژێ بڕۆن و هەر کەسێ ئەم کارە ئەکا بیانگرن و بە سزای خۆیان بگەن و بۆچی ئەم کارەکەن، لە حاڵێکە هەچێ کەسە زانێ خۆشیان نەزانن ئەولیای دانشاموزان و جامعەی فەرهەنگیان و خەڵکی دنیا زانێ کە ئەم جەنایەتە لەلایەن خامنەیی و سەردەمداران جمهوری ئیسلامی و ئیطلاعات و سپای پاسداران و ئەوانەوە بوو کە مەسەڵەن دەستیان پێکرد، ئیدامەیاندا، ئەوەلێ خۆ تحت فشار واداریان کرد بۆ ماوەیە مەوەقەت بێژێت کە بەرحاڵ ئەو کەسانەوە ئەم کارانەکەن دەستگیریان بکەن، لە حاڵەکە هیچ کەس تایسە دەستگیر نەکراوە.
جمهوری ئیسلامی بە دەم و دەستگا جاسووسیەکەیەوە ئەتوانێ مەسڵەن لە ناو هەزاران کەساوە کەسێک جوانێک بەردێک فڕەدا دارێگرێ بە دەستیۆ ئیتلاعیە بڵاوەوەکە شعارێک ئەدا دەرگیرێ بێ لەگەڵ پاسدار و نیو انتزامیە لە ناو جەمعێتێکی زۆرە ئەوە ئیمکانات جاسووسی و دەستگاهای جاسووسی هەیە هین یەکە ئەیناسێتۆ زیندانیەکە ئێمە هەزاران نمونەمان هەست بەڵام ئەوە چییە کە دوای ئەم هەمووە لە هەموو مەدارس و ئستانەکان و مەدرسەکان و شارەکانە ئەم جنایەتە خولقا هیچ کەس دەستگیر نەبوو هەمیسانەوەمە دەورێکتریان دەست پێکردووە معلومە لە نەزەر خەڵکی ئازادی خوازی ئێرانەوە لە نەزەر ئەولیای دانشاموزانەوە لە نەزەر جامعەی فەرهەنگیان و معلمانەوە هەر کەماکان ئەنگوسی ئتهام بەرەو جمهوری ئیسلامیە و بەرەو سەردەمدارانیان وا ئەزانن بەم تەرتیبە ئەتوانن ئەو فەزای ڕوعب و وەحشەتە ئیجادکەن خۆیان زانیان دوای کوشتن 5,000 کەس دوای زیندانیکردنی 20,000 نەفەر و دوای کوێرکردنی سەدان کەس بە تفەنگی ساچمە نەیانتوانی ئەو شۆڕشە لە ناوبەن و ئەترازات هەر ئیسەیش ئیدامەی هەیە پێیان وایە بەم تەرتیبە ئەتوانن مەسەڵەن دانشاموزان لە مەدرسەکانە مەسموم بکەن نەوێرن بێنە دەرۆ خانەوادەکانیان هەروەها لە ترس ڕۆڵەکانیان دەست لە ئەتراز و مبارزە بکێشن بۆیە پێیان وایە ئەم ئەبزارە یانێ ئەم ئەبزارە جنایەتکارانە و مەسمومکردن مەدرسەی مناڵەکان ئەتوانێ ئەمە یەکێ لە وەسیلەگەری مؤثر بێ بۆ بەرامبەرکی لەگەڵ خەڵکە بەڵام من پێم وایە هیچ شتێک هیچ جنایەتێک تەنانەت ئەم جنایەتەیشەوە دووسێ مانگە ئیدامە هەیە و هەروە کە ئێوەی شارتان پێکرد دەورێکتر دەستی پێکردووە ناتوانێ عەزمی جەزمی خەڵک بۆ لابردن و سەرنگونکردن جمهوری ئیسلامی دووچار خەلەل و ئەوانە بکە و قەتعەن ئەم خەڵکە زۆرتر ڕق ئەستورە بن زۆرتر تووڕە بن زۆرتر ئەم جنایەتانەوە دەرحەق بە مناڵانێکە ئەوێ بەهێز و تەوژم و توانە بۆ بەرامبەرکێ لەگەڵ جمهوری ئیسلامی زۆر سپاس ساڵی سەرداری وەکو تۆی ئیشارەت پێکرد هیچ شک و گومان لەوە نییە کە ئەمە خودی کاری جمهوری ئیسلامیە تۆش باسە لە ئیمکانات و دەم و دەستگای جاسووسی و کۆنتڕۆڵی ئەو ئیمکاناتە کە لە اختیار جمهوری ئیسلامیە بۆ کۆنتڕۆڵی خەڵک مشەخەسەن ئەحمەد ڕەزا ڕادان فەرماندەی کولی ئینتیزامی تهدیدی کردووە و هەڕەشەی کردووە و بە کۆمەلگای ئێلام کردووە کە ئێمە لە دووربینەهای نەزارەتی کە کۆنتڕۆڵی بدونی خەتاکەن بۆ ناسینی ئەو ژنانەی کە لە شوێنێکا لەو جامعەیە لە خیابانێکا لە جەمێکە حجاب ڕعایەت ناکەن ئاگادارین و دەزانین و خەڵکیش لێیان نەپرسن ئەم سوالە لە جمهوری ئیسلامیەکەن ئەیە گەروالە ئەم ئیمکاناتە کە خۆتان باسیەکەن هیچ شتێک لەژێر زەڕاتی کۆنتڕۆڵی دووربینەکانتان و دەستگاکانتانە خارج نابێت چۆنە ئەم عاملانە یا ئەم کەسانەی کە چەندین مانگە لە دەیان و سەدان شوێنی ئەو جامعەیە خەریکن هێرشی شیمیاییەکەن شناسایی ناکرێت سوالەکەی منە مەلا لە تۆ ساڵی سەرداری ئایا ئەم خەڵکە کە ئەزانن جمهوری ئیسلامی ئەمە کاری خۆیەتی بە قەولی معروف عەداڵەت داوای عەداڵەتکردن لە جەنایەتکار کارێکی دروستە ئایا ئەمە ئاو لە هاوەناکوتانە نییە ئایا ئەم خەڵکە بە هیوان جمهوری ئیسلامی کە خۆی مسببی ئەم وەزایە کارێکیان بۆ بکە و مەسەڵەن عاملانی خۆی بە سەزای ئەعمالی خۆیان بگەێنێت بەڵێ بۆ جوابدانەوە بەم پرسیارە بە نەزەم لە ناو کۆمەڵانی خەڵکە هەروەکو باقی شتەکان وەها نییە یەکدەست بە هەموو شتێک بەرخۆردکەن خۆ بەشێک لە تەرەفداران جمهوری ئیسلامی ئەوانەوە نان لە جمهوری ئیسلامیە خۆن مەسەڵەن وەکو مەلاکان لە کوردستانە کە ئیمام جومعە و نازانم ئەنواع و ئەقسام مەلا و مزدور و بەکرێگیراویان هەیە کە سعیەکەن لە تەقابل لەگەڵ جەوێکی ئەترازی یا ئەترازاتی خیابانی و ئەوە کە کل جمهوری ئیسلامی نیشانە ئەگرێ بێسێ و کوندی بکەنەوە و مەسەڵەن سەد و بربەس ئیجادکەن و تێن مەسەڵەن ئەمە باسەکەن کە ئێمە داوای عەداڵەتەکەین
لە جمهوری ئیسلامی هینیکە. من جارە یەک نکتە بێژم لەسەر ئەو دەم و دەستگا جاسووسیانەوە ئەحمەد ڕزای ڕادان و توێسی ئەمە خۆ مەسەڵەن یەکەم جار نییە هەسیان ئەوان ساڵهاز پوڵ و ئیمکاناتی ئەو وڵاتە ئەدەن بە ئەم دەم و دەستگانە. مەسەڵەن یەکێ لە شرکەتهای مەشهور کە لە دنیا مەشهورە شرکەتی زیمنسی ئاڵمان ئەم وەسایل شنودی خستوەسە اختیاریان یا ئەم دەستگانەوە چوزانم کۆنتترۆل بکەن و بزان کێ حجابیێس و کێ نییە ساڵهاس خستویانەسە اختیاریان ئەوان بەم دەم و دەستگا سەرکوتگەرانیان توانیوانێت تا ئیسە خۆیان ڕاگرن و خەڵک کۆنتترۆلکەن. بەڵام ئێمە دیمان لەم ماوە عەلا ڕەغم گشت ئەم ئیمکاناتە ئەمنیەتیەوە لە اختیاریان هەست خەڵک وەها فشایان بۆ هاتووە کەیتر جواب ئەو سەرکوتگەری و نازانم ئەوان نادەنەوە لە کەفی خیابانە ئەترازەکەن لە کەفی خیابانە تەزاهوراتەکەن. لە ئیدامەی بەحسەکەوە لەم سوعالا کردت ئەوەسە کە ئەوان بەشێک لە خەڵک عەرزم کردی بەشێک بلەخەرە ئیسلاح تەڵەبن بەشێک بورژوان بەشێک نانیان ها لە ئەوە جمهوری ئیسلامی بمێنێتەوە تەبعەن بۆ ڕاگرتنی تەواو تەلاش خۆیانەکەن کە مەسەڵەن ئەم ئەترازاتە بخەوێنن کوندی بکەنەوە شعارەکان ئارام بکەنەوە چوزانم ئەوانەوە داوای عەداڵەت و مەداڵەتەکەن لە جمهوری ئیسلامی. بەڵام ئەکسەریەتی ئەو خەڵکە زەڕەیەک عەقیدەی نەماوە بە جمهوری ئیسلامی کە بتوانێک کارێکە ئاخر خۆ ناکرێت تۆ خۆی دەستور دەهەندەست خۆی قاتڵە خۆی دەم و دەستگا و ئەوانەی قسۆسە خیابان و لەشکری ئاخوند و مەلا و مرتەجع و هێزی سەرکوتگەری ڕەوانەی خیابان کردووە بۆ سەرکوتکردن بۆ شیمیاییکردن مەدرسە بۆ مبارزە بە خەڵ خۆیان عەلەی بێحیجابی چۆن نەکرێ ئینتزار بێ لەوە کە ئەمانە خۆیان ئەوە واژن تەور کلک خۆی نابڕێتەوە عەداڵەت ئیجراکەن. باشترین عەداڵەت لەم ڕابتا بە نەزەر من سەرنگونکردن جمهوری ئیسلامیە دەرکردنیانە ساقتکردنیانە هەر لەسەر هەتا خوار لە شخصی ئەوەڵە کە جنایەتکارە و ئاگای لە هەموو شتێ هەست و لە بەیتی ئەوایە لە بەیتی خامنەیە هەموو ئەم نەقشانە دژ بە خەڵک دا ئەڕێژێ و بۆ سەرکوتکردن دەبێ ئەوە بە نەزەر من کێشێتە خوارە و سەرنگونکێ و بە سزای ئەعماڵی خۆی بگەنێ. ئەوانەوە بەحسی عەداڵەت لایەن جمهوری ئیسلامیەوەکەن بە نەزەرمەوانە بەشێکیان طرفداران جمهوری ئیسلامی و خەڵک تا ئیسێش ڕاستی گویان پێدەداون چون لە ژیانی ڕۆژمەڕەی خۆیانە لە هەموو کوچە و کۆڵان و قوشبنی ئەو جامعە ئەزانن کە کارەساتی ئەسڵی جمهوری ئیسلامیەیکە نوکی جبهەکە جمهوری ئیسلامیە ئەوە کە تەواو ئەم داستانانە سەرهەمبەندیەکە بۆ جەنایەت نازانم بۆ ئەوە ئەگەر تاڵی مووی ژنێک بە دەرەوە بێ تنی زیندانی بکەن ئەگەر کەسێ شعارێکی بێ ساچمەی بەرەو بتەقێن و کوێریکەن یا وەکو ئەو پێ ئەو نەکەسە هەر لەم سێ چوارمان گوزەشتا کوشتیانە ئەی کوژن جمهوری ئیسلامیە بۆیە بە نظر من مطلقاً خەڵک جواب ئەو کەسایەنان و ئەوانە جیرەخۆر جمهوری ئیسلامین ئەوانە مەلا و ئاخوند و مرتەجعین و داردەسی جمهوری ئیسلامین و خەڵکیش مطلقاً دەبێ زۆرتر ڕسوایان کە. زۆر سپاس ساڵی سەرداری لە مقابل ئەم حملە دژی ئینسانیەیە کە لەم جامعەیە عەلەی ئەم منداڵانە عەلەی ئەم کۆمەڵگا بەکارە برێودەیان و سەدان کەس مەسموم بوون پرسیارەکەی منەمەدا ئایا ئەرک و وەزیفەی ئەو کەسانەیەکە منداڵیان هەیە یان نا منداڵەکانیان سەدەمەیان دیوە مەسموم بوون یان نا ئەرک و وەزایفی کولی ئەو کۆمەلگایە ئەم حەملە و هێرشە دژی ئینسانیانە دەبێ خەڵک چی بکەن لە مقابل ئەم وەزیەتەوە تاکەیە بێ ئاوا ئێدامەی بێ و دەسە منداڵی ئەو کۆمەلگا مەسموم ببن و گیانیان لەدەست بدەن. بە نەزەر من مطلقاً وانە نییە کە پاراستنی مناڵەکان تەنیا وەزیفەی والدین یا باوکو دایک و کەسوکاری ئەوان بێ
لەبەرەوە بە نظر من جمهوری ئیسلامی خۆ تەنیا لەم عەرسانیە لە بەرابەر خەڵکاوی وێساوە لە هەموو شتێکە تۆ مەسەڵان بڕۆ ئاعتراز کە بێژ کاخ کیلۆنان بۆ وایە دەرگیری لەگەڵ جمهوری ئیسلامی بێژە من گەرەکمە تەشە کولێک دروست کەم محیط زیست لەگەڵ جمهوری ئیسلامیە دەرگیری بێژ کاکە من ئازادم مەسەڵان ڕۆژوو نەگرم خۆم تەسلیم گرم کە ئایا ڕۆژوو بگرم یا نەیگرم من ئازادم گۆرانی خوێنم من ئازادم چۆن لیباسکەمە بەرم من ئازادم هین نەپۆشم سەرپۆش و حجاب و ئەمانە دەرنەتیجە تۆ ڕۆژمەڕە خەڵک کولی ئاحادی ئەو جامعە لەگەڵ ئەم سیستما دەرگیرن ڕۆژێک چزانم مەسلەی خۆ تا 3 مانگ لەمەوبەر مەسلەی شیمیاییکردن بەدارز نەبوو وەلێ خەڵک لە گۆشە و کنارە لە عەرسەهای مختلف زندگیە لەگەڵ جمهوری ئیسلامی دەرگیر بوون جمهوری ئیسلامی فەقیریانی کردبوو جمهوری ئیسلامی زیندانی کردبوون جمهوری ئیسلامی لێ کوشتبوون جمهوری ئیسلامی شەڕی بەخاتر منفعەت خۆی شەڕی ئێران و عێراقی پێتەحمێڵکردن 2 ملیۆن کوژرا و 10 ملیۆن ئاوارە و چەندین شار مەسەڵان ڕووخا و ئەوەی بەسەرا هاتووە هاچەکە سەرزایە و لە ئاخریشە جامەزەهرەکەیان نۆشی یا مەسەڵان ئەو کاریگەرانەوە بێکارن ئەوە کە نرخی تەوەڕم ئەو نەچۆسە سەر کابرا نانوشکیشی دەست ناکەوێ 70% بەڵێ نانوشکیوە بۆیە من وازانم مەسئلەی ئەمە تەنیا دانشاموزان نییە کە لەگەڵ جمهوری ئیسلامیان بەڵکو کل جامعەیە لە عەرسەهای مختلف ژیانە دەرگیرە لەگەڵ جمهوری ئیسلامیە بۆیە ئەم مەسەلەی دانشاموزانیەت یا مەسمومکردنیان یەکێکە لە ئەو داستانە بۆیە وازانم دەبێ حتمما والدین کەس و کار دایک و باوک و معلمین و فەرهەنگیان و مدیرانی مەدارس حتمما دەبێ لە بەرەوەی ئەم سەفە بن بۆ ئاعتراز بە جمهوری ئیسلامی کە ئەو مناڵانە لە شوێنێکی ئەمنا لە محیتێکی سالم و پاکە دەبێ پەروەردە بکرێن هەرچەند حتا ئەگەر محیتەکەیشیان سالم و پاک بێ ئەوە خورافات و شتی کۆن و داڕزی و ئەکەنە مێشکی ئەم مناڵانە کەواقعەن هەر ئەسلامە دین ئیسە سلامەتی جسمانیشان خصوصە خەتەرەوە بەم داستانە و بەداخەوە ئەبێ بڵێم من جارێک تژ و تومە خۆ ئەوە نییە ئەم دانشاموزانە ئیمڕۆ مەسمومەکرێن ئەچنۆ بۆ ماڵۆ تەواوە دەڕۆشتن نەخیر ئاسەواری ئەم مەسمومکردنە بەدەنی ئەم دانشاموزانە ئەمێنێەوە واقعان خەتەرناکە بۆیە من پێم وایە هەموو ئینسانێکی ئازادی خوازوا لەو جامعە ژیانەکە هەموو دایک و باوک و کەس و کار کرێکار و زەحمەتکێش معلم و دانشجو و مەدرسەیی و نازانم تەنانەت بازاڕی گشتی دەبێ بە نظر من بە دفاع لەم مناڵانە لە مەقابل جمهوری ئیسلامیە هەڵسێ سۆزی ئەگەر فەرزکەین بالاخرە تحت فشار جامعەی معلمان و کەس و کار و والدین جمهوری ئیسلامی ئەمەی تەحتێڵ کرد کە مەسەڵەن شیمیایی بکە دەی سۆزی خەڵکی ترایەتە بەرگولە سۆزی کرێکار بێکارەکە سۆزی 70% تەوڕم ئەچێ ئێمە ڕۆژمەڕە ئەمە لە جامعە ئەبینین کە کرێکار و خەڵکی زەحمەتکێش لە عەرسەهای متەفاوتە دەرگیرن لەگەڵ جمهوری ئیسلامیە بۆ تەشەکولەکەیان بۆ دەستمزدەکەیان بۆ ئەوە کە مەسەڵان حقوقی شەژمانگەیان کە کەوتوسە دواوە پێیان بدەن بۆ دەستمۆست بۆ هەموو شتێک وا ڕەبتی ئەس بە ژیانی ئینسانەکان و لەو جامعە ئەم خەڵکە دەرگیرن بۆیە من وازانم تەنیا ئەمە وەزیفەی مەسەڵەن خانەوادەکان نییە هەرچەند ئەلئان مەسەڵەن لە زەرفی هەفتەی ڕابردووە بەحسێک کەس لەسەر تەشکیلی کۆمیتەهایەک لە مەدرسە و لە خانەوادە و لە دەری مەدرسەوە بۆ حفاظەت لەم دانشاموزانە بەنەزەر من ئەمیشە یەکێ لەو ئبتکارە دروسانەیە ئبتکارێکی مەدەنیە خەڵک لە تەی مبارزە و ئاعترازات خۆیانە بالاخره بە ئەوە کە چیکردن بە یەکەوە چۆن کارکردن کە تەقابڵکەن لەگەڵ ئەم جنایەتەی جمهوری ئیسلامیە ڕۆژ بە ڕۆژ ئبتکاریان زیاترەوە شتگەلی مەدەنی و ئەوانە دروستەکەن من وازانم ئەم تەشکیلی ئەم کۆمیتانە
بۆ حفاظت لە مناڵەکان و ئەوانە چون جمهوری ئیسلامی نەتەنیا هیچ کارە لە ڕابطانەکە خۆی عامڵە بەڵام ئەوە جنایەتە کە معلومە بە ئاشکرا نایکا وهانیە کە مەسەڵەن بە ئاشکرا تەقە بکا لە تەزاهورات کە ئیسا ئەیکایتر ناترسێ لە موردەوە یا سەرکوتەکە یا کەس ئەگرێ و ساچمە تەقێنێ و کەس زیندانەکە یعنی ئەوە جنایەتێکی ئاشکرایە بە مەخفیانەیکە و بەنظر من تشکیلی ئەم کمیتانە دەخاڵەتی معلمین و خانەوادەکان بۆ ئەوە کە عامڵینی ئەمانە شناسایی بکەن بەربگرن لەو کەسانە حتا مەدرسەکان کۆنتڕۆڵکەن بە جۆرێ کە ئەفرادی مەسەڵان غەیرە وارد غەیرە و مەشکوک وارد مەدرسە نەبن بۆ شیمیایی کردنی وازانم وەزیفەی ئەم کمیتانەسە وەزیفەی خەڵکە لە یەک کەلامە جەمبەندی بکەم من پێم وایە کولی ئەحادی جامعە بەرپرسە مەسئولیەتی هەیە بۆ تەقابڵ و بەرامبەرکێ لەگەڵ ئەم جنایەتەی جمهوری ئیسلامیدا. زۆر سپاس بۆ تۆزیحەکانە ساڵی سەرداری خۆت ئیشارەت بە پێکهێنانی ئەم کۆمیتە و بەسلا نگابانی و ئاگالێبوون لە مەدارسەکان کە تاوجێگای منی تلاعەم بێ خۆم یەک دوو ڤیدۆ کلیپم دی کە دقیقەن لە حضور زێرم نێ لە کامێک لە شارەکان بوو لەبەر مەدارسە دایک و بابەکان حاڵەتی نگابانی ئۆمانەیانەدا کە ئاگایان لێبێ و ئیتفاقە نەکەوێ. پرسیارەکەی منەمەدا ئایا وەقعان ئەمە لە سەراسەری ئەو کۆمەلگا وەسیعەیە بە عنوانی جۆغرافیایە وەک ئێران ئەمە ئیمکانی هەیە ئەم دایک و بابانە تاکەی مانگێ دوان ساڵێ چەندێ تا جمهوری ئیسلامی ببێ دیارە ئەم هێرش و جەنایەت و قەتڵ و کوشتارە هەیە ئایا ئەمە ڕێگای ئەساسی هەرچەند تۆ ئیشارەت کرد کە ئەمە مهمە ئێقداماتێکی باشیان کردووە چون هیچ ڕێگایەکیان بۆ نەماوەتەوە ئاگایان لە جگەر گۆشتەکانیان بێ مەجبورن ئەم کاریان کردووە. ئایا ئەمە کارێکی ئەساسیە یا بێ ئەساسی تر لەوە بۆ کێشانە خوارەوەی جمهوری ئیسلامی لە قودرەت دەبێت کارێکی ئەساسی تر بکەن یان نا تاکەیم نگابانیانە ئەبێ دایک و بابی بێکار بێنان بێ ئاو بێ ژیان بڕوان نگابانی بدان لای دەر و دیوار. من پێم وایە ئێمە هەمیشە وتومانە بەشێک بۆ جوابدانە بە وەزعێتێوا هەست خۆ بەژێرکێشانی جمهوری ئیسلامیە لە عەرسەهای متەفاوت تا جنبش ئەترازی کاریگەر نازانم محەسەڵ معلم کە هەست ها لە ئارا و لە خیابانە هەیە من مەسلەیەک تروا ئێمە هەمیشە تاکیدمان لەسەری کردووە ئەویش ئەوەسە کە دەخاڵەتی خاڵک لە ژیانی خۆیانە مەسەڵەن من پێم باشە ڕاستەکەی ئەم کمیتانە دروست بن تەقسیم کار بن و حتا ئەگەر مەسلەی شیمیاییکردنی ژنەبێ مەدارس دەبێت لایەن خەڵکۆ ئیدارە بێ نەلایەن مەسەڵەن مەجموعەیە مدیر کە ئەحیانەن شاید بەشێکیان لایەن جمهوری ئیسلامیۆ مەسەڵەن دایانەنێن بە تربیەتی جمهوری ئیسلامی تربیەتیانەکرد مناڵەکان بۆیە وازانم حزوری والدین تشکیلی ئەم کمیتانە لە ئەم کەسانە ئەگەر سازمانێکی دروست اینکە بۆ داهاتوویش حتا ئەم مەسلەی شیمیاییشە نەبێ کامڵەن دروستە بەجێە و حتا ئەوان دەرزەر من تەعین بکەن کێ مدیری مەدرسە بێ لەناو ئەو جەمعاناوا هەن حتا بەنظرم دەبێت دەخاڵەتکەن لە داهاتووە ئەو مەوادەوە موادی دەرسیەن و لە مەدارسە فێری مناڵانەکەن دەبێ مەسەڵەن خانەوادەکان چوزان تەشەکولهایەکی مەدەنی پێشڕە و ئیمڕۆیی بەنظر من تیا دەخاڵەت بکەن و ئەمە ئەم تشکیل ئەم کمیتە عەلەی شیمیاییکردن مەدارس قەدەمێکە حتا بۆ داهاتوو ئبتکارێکی بەنظر من تودەیی قابل دفاعە خۆب ئەگەر مەسەڵەن وهانیە کل خانەوادەکان گشتیان مەجبوون حەچێ ڕۆژە لەبەر مەدرسەکە بن ئەگەر ناو خۆیانە بلەخەرە شۆرایەک دروستکەن کمیتەی دفاع لە مناڵەکان دروستەکەن ناو لە بین خانەوادەکان و تعدادێ لە معلمان کە بنزێن من ئینسانگەل ئازادی خواز و بە پرنسیب و ئەوانن ئەتوانن بۆ خۆیان تەقسیمکارکەن لازم ناکە هەموو ڕۆژێ هەچێ خانەوادەیەچێت ئەکرێ مەسەڵەن ڕۆژێ 5 خانەوادە و 5 معلم ڕۆژێ 4 خانەوادە 4 معلم و ئەمە بە نظر من نەتەنیا
بۆ جڵەوگیری لە ئەم مەسەلەی شیمیاییە بەڵکو حتا بەرەو ئەوە بچێکە مەدرسەکان لە دەست جمهوری ئیسلامی و تەرەفداران جمهوری ئیسلامی و فەرهەنگ جمهوری ئیسلامی دەربێن حتا ئەگەر سۆزی ڕۆژی جمهوری ئیسلامی نەمێنێ ئێمە خۆمان خۆتەزانی دێژین نەتەنیا مەدارس دەبێت بە وەسیلەی خودە دانش ئاموزان و ئەولیای دانش ئاموزان و دەخاڵەت ئەوان بێ بەڵکو کولی جامعەکە شۆرای کرێکاری نازام دانشگاکان بیمارستانەکان مەدرسەکان دەبێت خەڵک خۆیان تایە دەخاڵەتکەن بۆ ئەوە باش ئیدارەی بکەن و ئەمە بەنظر من ئەم تشکیلی ئەم کومیتە لە خانەوادەکان بە شەرتێکە واقعا مقدارە سازمان دراوبێ کارێکی مهمە و حتا توانێت دەست جمهوری ئیسلامی بە جۆرێک قەتکا لە بەعزە شتێکاوە تەحمیلی کردوە مەدارس بەڵام ئەمە بەنظر من تەنیا کافی نییە ئەمە ابتکارێکی تودەی باشە ئەوە مەسئلەس بەنظر من ئەم ئەترازات و مبارزاتە لە سەد مەدرسە دانشگا کارگا بازارە کارخانە و نازانم شرکەتای نەوت مەراکز سەنعەتی وەکو نەوت وەکو پترۆشیمیەکان وەکو زەوباهن وەکو ماشین سازیەکان گشت ئەم بەرق گشت ئەمانە بە نظر من ئەتوانێ ئەگەر لە کەنار یەکا قار بگن بەرەو یەک شوێن بچن ئەوە بێ بە قدرتێک لە وەکو مەسەڵەن مەجموعەیەک جۆگە وەختێ بە یەکەگەن بلەخەرە ڕۆخانەیەک چەمێکی گەورە دروستەکەن و هەرچێ هین بێ لە بینێبا وازانم جەمعبەندی ئەم ئاعترازات و ئەم مبارزاتە لە کارخانە و مەدرسە و باقی شوێنەکانی جامعە ئەتوانێ بە نظر من کۆمەکێ بێ بنەڕەتی کە جمهوری ئیسلامی لە بین باو جمهوری ئیسلامی لەمە زیاتر نەتوانێت خەڵک بکوژێ و ببڕێ و کوێر بکە و مەسمومی بکە. زۆر سپاس ساڵی سەرداری وەختەکەمە خەریکە تەواو بێ من پرسیارێکم نەماواگەر پێی وابێ نوکتەیە بانگەوازێ فەراخانێکت ببێ لە یەک دەقەیا فەرموو. نەخێر وازانم قسەکانمان کرد و هەرە و قسانە و عەرزەمکردن بە نظر من کافیە سپاسدانەکەم. زۆر سپاس بۆ بەشداریت و بۆ تەوزیحەکانە لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. سپاس دەکەم. بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی حوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەر شوێن ساقی و سڵامەتی و خۆشیتان ئارەزومانە.